هێزەکانی یەکێتی و پارتی جیا دەکرێنەوە. وردەکاری نوێ لەبارەی بڕیاری دادگای فیدراڵی لەسەر دۆسەی نەوتی هەرێمی کوردستان و لێکەوتەکانی ئاشکرا دەکرێت. لە چەند ڕۆژی داهاتوودا نرخی بەنزین زیاتر بەرز دەبێتەوە. سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لیژنەیەک بۆ جیاکردنەوەی هێزەکانی یەکێتی و پارتی لە وەزارەتی پێشمەرگە پێک دەهێنرێت و سەرچاوێکی باڵای وەزارەتی پێشمەرگەش ڕای دەگەێنێت هێزەکان جیا دەکرێنەوە و فەوج و لیوایەک بە تەواوی بۆ یەکێتی دەبێت و یەکێکیش بۆ پارتی. بە جۆری ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێسکەوتون بەرنامەیەک هەیە لەلایەن وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەی لە لیوای 1 تا 6 لەناو وەزارەت گۆڕانکاریان تێدا بکرێت و هەر لیوایەک تەواوی هێزەکانی لە یەکەی سەربازی بن بە شێوەیەک لیواکانی 1 3 5 تەواوی هێزەکانی لە 8 پارتی بن و لیواکانی 2 4 6 تەواوی هێزەکانی لە 7 یەکێتی بن. بەپێی زانیاریەکان لیژنەیەک لەناو وەزارەتی پێشمەرگە بۆ ئەو مەبەستە پێکهێنراوە تاوەکو هەڵسەنگاندنێکی بۆ بکەن و دواتریش گفتوگۆی ورد و چڕتر لە ئەنجومەنی وەزارەت بکرێت بۆ ڕەتکردنەوە یان جێبەجێکردن. بەوتەی سەرچاوەکە ئەگەرچی ئەو بیرۆکەیە کاردانەوەی لێکەوتوتەوە و دەوترێت ئەمە دژی پرۆسەی ڕێخستنەوە و یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگەیە، بەڵام لە وەزارەت زۆر باش دەبێت ئەگەر جێبەجێ بکرێت، چونکە بابەتێک هەیە لە سەربازیدا پێی دەوترێت فەرماندەییکردن و کۆنتڕۆڵکردن. ئەمەش لە کاتێکدای پێشتر وەزارەتی پێشمەرگە بە فەرمی ئاشکرای کردهبوو توانیویانە سەرباری ڕێگری و ئاستەنگی زۆر ژمێریاری هەردوو یەکەی 7 و 8 پێشمەرگە بخەنە سەر وەزارەتی پێشمەرگە و دواتریش ئاشکرای کرد هەردوو هێزەکانی پشتیوانی یەکی پارتی و دووی یەکێتیان خستۆتە ژێر کۆنتڕۆڵی وەزارەتەوە. وردەکاری نوێ لەبارەی چۆنێتی دەرکردنی بڕیاری دادگای فیدراڵی لەسەر دۆسەی نەوتی هەرێمی کوردستان و لێکەوتەکانی ئاشکرا دەبێت و پسپۆرێکی بواری یاسایی عێراقیش دەڵێت دادگا عێراقیەکە لە دەرکردنی بڕیارەکەیدا پشتی بە چەندین کۆمپانیە جیهانی و دادگای نێودەوڵەتی گەورە بەستووە. عەلی تەمێمی شارەزای یاسایی عێراقی ئاماژەی بۆ داوە ئەو بڕیارەی لەلایەن دادگای فیدراڵیەوە دەرچوو چەندین جار دواخراوە کە دوایین جاریان لە مانگی ڕابردوو بوو، ئەویش لە پێناو زیاتر وردبینیکردن لە زانیاریەکان. بەوتەی تەمێمی دادگای فیدراڵی عێراق لە پێناو یەکلایکردنەوەی وردەکاریەکانی پرسی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بە دەرەوە بە تایبەت بابەتی فرۆشتنی نەوتی هەرێم بە ئیسرائیل پشتی بە چەندین کۆمپانیای جیهانی و دادگای نێودەوڵەتی گەورە بەستووە. ئەمەش مانای وایە هیچ بوارێک بە یاریکردن با بڕیارەکە و جێبەجێکردنی نییە. ئاماژەی بۆش کردووە دادگا لە دوا بەڕێریدا دەستەواژێکی دانا و تیایدا باسی لەوە کردووە ئەگەر هات و هەرێمی کوردستان پابەندی بڕیارەکە نەبوو ئەوە ئەو بڕەپارەیە لە پشکی هەرێمی کوردستان لە بودجە دەبڕێت. ئەمەش فەرمانێکی ڕاستەخۆ و پلانێکی هەمەلایەنەیە کە بواری پێچ و پەناکردنی تیادا نەهێشتۆتەوە. سەرۆکی فەرمانگەی یاسایی پارتی دیموکراتی کوردستان داوا دەکات حکوومەتی هەرێم گوێ بە بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی نەدات و ڕای دەگەێنێت ئەگەر ئەمەیان بۆ بچێتە سەر دوور نییە پرسی فیدراڵیەت و هەرێمەکانیش هەڵنەوەشێننەوە. بەختیار حەیدەر سەرۆکی فەرمانگەی یاسایی پارتی دیموکراتی کوردستان هاوکات نەقیبی سندیکای پارێزرانی کوردستان وەڵامی بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراقی داوەتەوە ڕێگەاندووە نەدەبوو دادگا بەبێ وردەکاری بڕیار بدات. ئەرکی ئەو دادگایە ئەوەیە دەستور جێبەجێ بکات. ئەو باشتر دەزانێت چی یاسایەک لە دژی دەستورە یان لەگەڵ دەستورە و ئەو یەکلایی دەکاتەوە. بەڵام زۆر سەیرە ئەو دادگایە خۆی دەستوری پێشێل کردو و بە پێچەوانەی دەستور کاری کردووە. دەژڵێت ئەگەر ئەمەیان بۆ بچێتە سەر دوور نییە پرسی فیدراڵیەت و هەرێمەکانیش هەڵنەوەشێننەوە. ئێستا دەسەڵاتێکی وایان بە خۆیان داوە کە نەبە دەستور و نەبە واقیع بۆیان نییە بیکەن. سەرۆکی لیژنەی وزا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند بەهۆی ئەوەی کەرتی وزە و هاوردەکردنی بەنزین لە ژێر دەسەڵاتی حکوومەتدا نەماوە و بە ناوی بازاری ئازادەوە نرخی سوتەمەنی ڕۆژانە بەرز دەکرێتەوە. کەریم عەلی سەرۆکی لیژنەی وزە و پیشەسازی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند بەهۆی ئەوەی لە ئێستادا کەرتی سوتەمەنی لە دەستی حکوومەتدا نەماوە و دراوە بە کۆمپانیا و کەرتی تایبەت ڕۆژانە نرخی سوتەمەنی بەرز دەکرێتەوە و پێشبینی بەرزبوونەوەی زیاتریشی لێ دەکرێت. وتیشی حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتەکان هیچ پلانێکیان نییە بۆ کەمکردنەوەی نرخی بەنزین لە کاتێکدا دەتوانن بە بڕیارێک نرخی بەنزین هەرزان بکەن. ئێستا لە هەموو پارێزگاکانی دیکەی عێراق لیترێک بەنزین بە 450 دینارە
بەڵام لە پارێزگاکانی هەرێم لیترێک بنزین 900 دینارە. وتەکانی سەرۆکی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کاتێکدایە کە چەند ڕۆژێکە نرخی بنزین بەردەوامە لە بەرزبوونەوە و ئەمڕۆ نرخی لیترێک بنزینی نۆرمال لە 900 دینارەوە بۆ 925 دینار بەرز بووە. پۆلیسی پاسەوانی سنوور دەست دەگرێت بەسەر 5 کیلۆ 300 گرام لە مادەی تلیاکۆ و 3 کیلۆگرام لە مادەی کریستاڵ و 10,000 حەبی ترامادۆڵ. عەقید کاروان خۆشنا وتەبێژی پۆلیسی پاسەوانی سنووری ناوچەی یەک بە شارپرێسی ڕاگەیاند لە درێژەی کار و چالاکیەکانی فەرماندەیی پاسەوانی سنووری ناوچەی یەک لیوای سێ دوای کۆکردنەوەی زانیاری نهێنی ئەمڕۆ لە زەڵێ لەلایەن مەفرەزەکانی فەوجی پێنجی پاسەوانی سنوور دەستگیرە بەسەر 5 کیلۆ 300 گرام لە مادەی تلیاکۆ و 3 کیلۆگرام لە مادەی کریستاڵ و 10,000 حەبی ترامادۆڵ. دەژڵێت ئەو کەسانە دەیانویست بە شێوەیەکی نایاسایی ئەو مادانە بهێنە سنووری هەرێمی کوردستانەوە و پاشان ساغی بکەنەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.